بەس لە چارەنووسی کۆچبەران دەکەین لە وڵاتی بەریتانیا. دیارە دوای ئەوەی کە ئەنجومەنی لۆردەرسی بەریتانیا پرۆژە یاسای کۆچبەرانی تاوتوێ کرد و هەوڵیدا ئەم پرۆژە یاسایە با بڵێن پەسەند بکات و حکوومەتی بەریتانیاش پشتگیری ئەم پرۆژە یاسایە دەکات و چەند بڕگە و مادەیەکی هەموار دەکرێتەوە کە ئەمە کاریگەری نەرێنی لەسەر ژیانی کۆچبەران لە بەریتانیا دروست دەکات. باس لە دۆخی کۆچبەران دەکەین لە وڵاتە لە ئێستادا دۆخی کۆچبەران چۆنە؟ ئایا ئەو یاسایە ئومێدی ئەوە دەکرێت کە جارێکی دیکە بە جۆرێک لە جۆرەکان جێبەجێ نەکرێت یاخود ئەم پرۆژە یاسایە وەک پرۆژە یاسا بمێنێتەوە نەبێتە یاسا و نەچێتە بواری جێبەجێکردنەوە؟ تایبەت بم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز گۆڤەت ئەحمەد کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کوردن لە بەریتانیا ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان دەبێت. کاک گۆڤەت، سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان. سەرتا لە دۆخی کۆچبەرانەوە دەست پێ دەکەین. ئێستادا دۆخی کۆچبەران چۆنە؟ سڵاتان لێبێ و بەیانیتان باش. دۆ بەدوای ئەوەی سەرۆکوەزیران پێش ئەوەی هەڵبژێردرێ بڕیاری دا کە بڕگایاسایەک دەربکە خود یاسایەک دەربکا کە پەنابەران بە هیچ شێوەیە نێن بۆ خاکی بەریتانیا، ئەوە بوو کە بڕیاردرا لەلایەن سەرۆکوەزیرەوە و چەند بیرۆکە و چەند کرێت پێشکەش بە پەرلەمان کرا. دو بەدوای ئەوەی کە پەرلەمان کردی بە بڕگایاسایەک و ئیمزای کرد، پاشان دوایین ئیمزای گەیاندە سەر لای پاشا شا چارلز. دوا بەدوای ئەوەش شا چارلز هێندەی پێ نەچوو کە ئیمزای کرد، دەبووە پێش ئیمزاکردن یاخود بەرلەوە لەبەر ئەوەی کە ئەمان دەرچوون لە خاکی ئەوروپا و سەر بە ئەوروپا نەماوە، دەتوانم بەریتانیا هەموو قانونێک دەربکە، هەموو یاسایەک دەربکە. ئەو بوو شا چارلز دەتوانم بڵم زۆر بە پەلە ئیمزای کرد، دەتواندراش چەند مانگێک بمێنێتەوە لە ئیمزای نەکات، بەڵام بەرحاڵ بڕیاردرا کە بە هیچ شێوەیە پەنابەر نەیە بۆ خاکی بەریتانیا، نێت لەوەی کە ئەگە هەر پەنابەرێ بێ بۆ خاکی بەپێی بڕگایاساکە ئەڵێ هەر هاوڵاتیەک هەر کەسێک هاتە نێو خاکی بەریتانیاوە دەبێت ئەم کەسە دیپۆرتکرێتەوە بە هەر شێوەیە ئەو کەسە بێ بە شێوازی ناقانونی. بۆ نمونە خەڵکەیە دێتە لە ڕێگەی ئاویەکانەوە دێتە نێو خاکی بەریتانیاوە لە ڕێگەی کاڵاسەوە کە لەوێ بە چووپێکی هەرخوازانێ و چووپە بەڕاستی چۆن ئەپارێزرێ، چۆن ئەچنە ناوی، چۆن دەگەنە ئێرە، کە بەڕاستی ئەو چووپە هیچ پارێزراو نییە. بە ئەو شێوەیەش بەرپرسانی بەریتانیا بڕیاریاندا هەر کەسێ بە ڕێگەی وشکانی ئاوی بە ڕێگەی ناقانونی بێتە نێو خاکی بەریتانیاوە دەبێت دیپۆرتکرێتەوە. باشە کاک گۆڤەت، دیارە ئەمە بۆتە پرۆژە یاسا و بە تەواوەتی ئیمزای یان بۆتە یاسا و ئیمزای لەسەرکرا و کاری لەسەر دەکرێت بۆ جێبەجێکردن بۆ هۆکاری کە وڵاتانی ئەمریکا و هاوکات ڕێکخراوەکانی تایبەت بە مافی کوچبەران و پەنابەران ناڕزایەتی و ڕەخنەی توندیان لەسەر ئەم یاسا هەیە. ئومێدی ئەوە هەیە ئەم یاسایە جارێکی دیکە هەڵبوەشێنرێتەوە و کاری پێ نەکرێت؟ بەڵێ بەڵێ دەتوانم بڵێم ئومێدێکی باش هەیە لەوەی کە چکەمان دەتوانم بڵێم دوا بە دوای ئەوەی کە لە خاکی ئەوروپا جیابەوە دەیەوێت خۆی قاوەنی بڕیاری خۆی بێت، بەڵام بەهۆی تانە لێدان لەلایەن چەند حیزبێکەوە، لەلایەن چەند پەرلەمانتارێکەوە، لەلایەن چەند بەرپرسێکی ئەم وڵاتەوە توانراوە تانە لە بڕیارەکە بدرێ بۆی جارێک کە چاوپیاخشانەوەی بەیاکرێت. بەڵام لە ئێستا دەتوانم بڵێم بەهۆی ئەوەی کە ئیمزای لەسەر کراوە لەلایەن پەرلەمان و لەلایەن پاشای ئەم وڵاتەوە تۆزەتانە لێدان قورسە لێ، بەڵام بەپێ ئەوەی کە وڵاتەکە وڵاتێکی قانونیە و لە دووەلی ئەوروپا هەر ناوی هەیە بۆ پێی کات چەندێک جیابەوە، بەڵام دڵنیا بە دەبێت دانەی لێ بدرێ و ئەم یاسایە چاوپیاخشانەوەی بۆ بکرێتەوە، چونکە هیچ مافێکی پەنابەری تێدا نییە بەڕاستی. باشە کاک گۆڤەت، لە ئێستادا چۆنێتی جێبەجێکردنی یاساکە وردەکاریەکانی یاساکە بە تەواوەتی ڕوونە، چونکە پێش ئیمزاکردنی ئەم یاسایە لەلایەن پاشا چارلزی سێم چۆنێتی جێبەجێکردنی ڕوون نەبوو یاخود چارەنووسی و کەسانی کە بە یاسایی دەهاتن ڕوون نەبوو. لە ئێستادا ئەو بابەتانە بە دیاریکراوی ڕوون بوونەتەوە؟ بەڵێ ڕوون بوونەتەوە بۆ شێوەیە کە ئەمان بڕیاریان داوە، چونکە بەریتانیاچێکە لە وڵاتانەی کە بڕیارێک دەدات پاش دوای بڕیارەکە ئەوان دایان نابوو لە دوای کاتژمێرە ینی کاتژمێر سینیۆ ڕۆ جێبەجێ بکرێت. لە دوای کاتژمێر سینیۆ ڕۆ هەر پەنابەرێکاتووە دۆخێکی تر بووە، یاسایەکی کیان لەگەڵ بەکارێندا هێناوە، بۆیە دوای ئەوەی کە
بڕیارەکە درا و یاساکە چووە بواری جێبەجێکردنەوە هەر هاوڵاتیەکاتۆتە نێو خاکی بەریتانیاوە بەڕاستی مامەڵەیەکی جیاوازی لەگەڵ کراوە. چۆن مامەڵە جیاوازەکە چۆنە کاک گۆڤند چۆن مامەڵی لەگەڵ دەکرێت؟ ئایا دەست بەسەر دەکرێت یان چۆنە؟ مامەڵە جیاوازەکە بەو شێوەیە هەر کەسێک کاتی خۆی لەسەر حدود لە کەنارە ئاویەکان لە ڕێگەی وشکانی لە ڕێگەی ئاویەوە بگیرایە خۆی تەسلیم بکردایە بە پۆلیسی بەریتانیا مامەڵەیەکی باشتریان لەگەڵە کرد وەکو پەنابەر بەڕاستی ینی وەکو پەنابەر خستە شوێنی باشەوە خستە و شوێنانەوەی کە تەنانەت خستە ئوتێلەکانەوە بەڕاستی لێرە جێ نەماوە جێ پەنابەر نەماوە وێ بەریتانیا هاواری لێستاوە لە هەمان کاتیشا ئێستا کە یانگرن ئەو یاسایان لەسەر جێبەجێیەکەن دەیانکەنە ئوتێلی دەریاییەوە دەیانکەنە شوێنی دیپۆستیشنەوە بەڕاستی بەڵام ئەم یاسایە گومانی لای چۆن بڵێ چاودێرانی سیاسی لە وڵاتەیە دروست کردووە ئایا باخیرێکیان دروست کردووە لەسەر دەریا کە ئەمە جێگەی 500 کەسەگرێ ئایا بە 500 کەس و بە 1000 کەس و بە 10,000 کەس کە تۆ گیانەکەیتەوە لە خەڵکی ئاسایی ئایا ئەم یاسایە جێبەجێ ئەکرێ ئەمەش ئەمە قورساییەکی کێ هەیە بەڕاست تۆ بەر لەوە ئەگری هەفتەی پێشوو علی بۆ نمونە ڕۆژانە بەردەوام 200 بۆ 300 کەس جاری وایە 1000 کەس بە ناقانونی دێتە وڵاتەوە ئەمەش تۆ ناتوانانی بەری لێ بگری ینی تۆ تابیۆ کە ناتوانانی هەر ڕۆژێک تۆ باخیرەیەک دروستکەوە بۆ خۆتانە بینن باخیرێکیان دروست کردووە کە باخیرەکە پێشتر ڕاستە سەربازی بۆ بەڵام ئێستا نۆژەن کراوەتەوە زیادە چەند ملیۆن پاوانی تێچووە و بۆ هەر هاوڵاتی تیشکە پەنابەرە 3500 پاوانی تێچووە ژوورەکەی کە هەموو خزمەت گوزاری دیشی تێدایە بەڵام ئەمە نیگەرانی دروست کردووە لە نێو خاکی ئەوروپاشە بەڕاست دوای مانەوەیان بەڵێ دوای مانەوەیان لەو باخیرەیە چارە نووسیان بەکوێ دەگات ئایا دەگەڕێندێنەوە وڵاتی خۆیان یاخود بە جۆرێک لە جۆرەکان دەگەڕێنەوە دایانێرن بۆ وڵاتێکی دیکە کە بە وڵاتی سێم بە وڵاتی ئارام ناو دەبرێت یاخود بۆ ڕواندا ئەمە تا ئێستا ڕوون نییە تا ئێستا لێرەش ڕوون نییە بەڕاستی کە ئێماڵی یاساکە دەرچووە و یاسایەکی توندە ئێمە ژۆکو چاودێران بەڕاستی گومانمان دروست ینی گومانمان لەو بابەتە دروست بووە ئایا تۆ هاوڵاتیە کێشەی هەیە لە وڵاتەکەی خۆی چۆن نەتوانی بینێریتەوە ینی ئەمەش کارە ساتبارە بەڕاستی ئایا هاوڵاتیە کە تۆ تا ئێستا ئەوە ڕوونیە کە چ کۆنتاکتێکی باشە هەیە لەگەڵ ڕوواندایە و ئایا ئەتوانی خەڵک بنێری بۆ ڕواندا ئەمەش ڕوون نییە بەڕاستی یعنی ئەمە خۆمان گومانمان دروست بووە ئایا تۆ چۆن ئەتوانی هاوڵاتێک بنێریتە ڕواندا کە لە ڕواندا مافەکانی مرۆڤ پێشێ لەکرێ و تەنانەت جیاکاری لەلایەن سپی پێست و ڕۆژ پێست دەکرێ بەڕاستی هەر لەو وڵاتە تەنانەت ناتوانین تۆ لە وڵاتەیە هاوڵاتێکی خۆ بپارێزی ینی ئەمە هێشتا ئەو بابەتە ڕوون نییە لێرە بەڕاست هەمان کاتیشە تۆ کاتێک ئەو هاوڵاتی ئەمەکەیتە ئوتێلەوە لە ناو دەریا ئایا بە 500 کەس چارەسەرەکرێ ئێمەش گومانمان لێ دروست بۆ بەڕاستی تا ئێستا بابەتەش دێرە ڕوون نییە بەڵام ئێمە چاودێرە بینەوەی کە بزانین چۆن ڕوونە بێتەوە چۆن هاوکاری پەنابەرانەکەن بەڕاستی تا ئێستا و بابەتە ڕوون نییە باشە کاکۆڤە بەبێ ئەو چاودێر و بەدواداچوونانی کراوە لە دوای دەرچوونی یاساکە و کارپێکردن بە یاساکە چەند کۆچبەر لەو باخیرەیەدا دەبن یاخود بە جۆرێک لە جۆرەکان زۆرترین ئەو کۆچبەرانیش کە ڕویان لە بەریتانیا کردووە کامانن ئایا هیچ کوردێکی تێدایە؟ بەڵێ ئەو کۆچبەرانی کە دێن جیاکاری ناکرێت لە نێوان قەومی کورددا و هەر قەومێکی کابێ بەڕاستی پەنابەر هەر پەنابەرە لێرە چکە یاسای پەنابەری دەڵێ جیاکاری لەلایەن ڕەشپێست و سپی پێست ناکرێ بەڕاستی من دەتوانم بە بەریتانیایە پێش ئەم یاسایە و بە ئێستاشەوە کە یاساکەش دەکڕوە خزمەتکردنێکی زۆر باشە بێ لەلایەن پەنابەرانەوە ڕاتامێ ئێستا ئوتێلەکان هەموو پڕن یعنی تەنانەت دوای ئەوەی کە پەنابەرێکە هاتە ناو ئوتێلەکانەوە پێش ئەم یاسایە پاش ماوەیە جیا ئەکرانەوە بۆ شارەکانی کە بەڵام لە ئێستاە جیا ناکرێنەوە لەبەر ئوتێلەکان پڕن بەڵام لە ئێستاە کە هاوڵاتیەک دێ پەنابەرە دەکرێنەوە ئوتێلانی کە لەسەر دەریا دروست کراوە و هەندێک کاتیش دە ئوتێلانەی کە هەیە تەنانەت ئوتێلی 4 سێرە و 5 سێرە هاوڵاتیە پەنابەرە دێت ئێرە ئەچێتە ئوتێلانەوە لەبەری هیچ جێگەیەک نەماوە یعنی کە بەریتانیا هاواری لێ هەستاوە و هاوارەکە ئەڵێ ئێمە پەنابەرمان زۆر زۆرە تەنها لە ساڵێکە 50 بۆ 100 هزار پەنابەر هاتۆتە وڵاتەوە تەنها لە ڕۆژێکە
بە پێ و داتایی کە بەدەستمان گەشتووە 1000 هاوڵاتی سەر و 1000 هاوڵاتی گەشتۆتە وڵاتە تەنانەت ئەو مەترسیانی کە لەسەر پەنابەر هەیە بەڕاستی ینی لە کاڵاسەوە هاوڵاتیە کە دێتە ئەمبەر لەسەر تووپێکە جیازێکی لەسرە دێتە ئەمبەرەوە تەنها سعاتێ بۆ سعات و نیوێکە ئاوەکە تۆ بڵە 2 سعاتە ئەگەر کەمێت تەخیر بێ یعنی ئەمە هیچ مافێکی پەنابەریتیانە کە ئەو کەسە جاری وایە بۆ نمونە قاچاقچیەک 200 کەسە قاتە سەرەوە بڕوا بکەن ماوەیەک بە لە ئێستا خێزانێکی ڕانیایی بەداخەوە 6 کەس بوون هەر شیان لەسەر ئەو چوپە کە چوپەکە تەندروست نەبوو گیانیان لەدەستدا و کە ئەمەش دەبێ هاوڵاتیان بەڕاستی ئەگەداری ئەو بارودۆخە بن کە جانیان سەلامەت نییە لەسەر ئەو چوپ و ئەو حاڵەتێکی خۆیان دەستنیشانێکن بەڕاستی کاک گۆڤەن پرۆژه یاساکە ببوورە پرۆژه یاساکە تەواوی ئەو بابەتانە یەکلایی دەکات و یاخود با بڵێن ئەو کەسانش دەگرێتەوە کە قوربانی بازرگانیکردن بە مرۆڤ یاخود بە جۆرێک لە جۆرەکان قوربانی کۆیلایەتین پرۆژه یاساکە بە گشتی ئێمە باسیەکەین پرۆژه یاساکە کۆمەڵی خاڵبەندی تێدایە بەڕاستی بە توندی پرۆژه یاساکە دەڵێت هەر کەسێک هاتە خاکی بەریتانیاوە دەبێت ئەو قاچاقچیانە جیاب بگرێنەوە کە لەگەڵیانە دێنە ئەمبەر چکە هاوڵاتیە کە تۆ دێتە ئەمبەرەوە هیچ ناسنامەیەکی پێ نیە تۆ نایناسی چۆن نەتوانی ژیان بکەیتەوە بەڕاستی ینی ئێستاش ئەنتەرپۆڵی ژاتۆتە سەرخەت بەڕاستی دەبێت ئەم کەسانە جیاب بکرێنەوە لە قاچاقچی لە کەسانی خراپ کە دێن ئەم وڵاتەوە ینی تۆ ناتوانانی هاوڵاتیەک جیاب بکەیتەوە لەوەی کە پێشتر کێشەیەکە بۆ لەسەر لە وڵاتەکەی خۆی کەسێکی کوشتووە یا حاڵەتێکی کە بووە تۆ ئەبێ ئەمانە جیاب بکەیتەوە لە کەسە باشەکان لە کەسە خراپەکان بەڵام لە حاڵەتێکی کەشە ئەم هاوڵاتیانی دێنە ئەم وڵاتەوە مافێکی تایبەتی خۆیانە کە دەبێ وەکو کەسێکی ئاسایی بژیت بەڵام من هەمیشە و قسێشم وتەوە هاوڵاتی لەم وڵاتەیە پەنابەرە مافێکی باشتری پێدراوە لە وڵاتی لەو هاوڵاتی کە جنسیەکی لە گیفانیایە و کوڕی بەریتانیایە بەڕاستی تۆ دیقەت بە هاوڵاتیکی پەنابەر کە دێتە وڵاتەوە خانووی ئەدرێتێ کارەبا غاز ئاو تەنانەت موچەی مانگانەیە درێت موچەی هەفتانەیە درێتێ ببوورە یعنی پێی ئەڵێ حکوومەتی بەریتانیا پێڵە بڕۆ بخوێنە بڕۆ هەوڵ بە زمانەکەت باشکە ینی بەڵام ئێستادا بارودۆخەکە بۆ ئەو کۆچبەران و ئەو هاوڵاتیانی کە دەیانوێت بێنە بەریتانیا جیاوازتر دەبێت مامەڵەکردن بەو شێوەیە نابێت کە پێشتر مامەڵەیان لەگەڵ کراوە شێ بگەڕێنرێنە وڵاتەکەی خۆیان لێستەشە دەکرێت کە بڵی چارەنووسیان دیارێک کامەش خۆی لە خۆیدا کێشە و گیرگرفت بۆ کۆچبەرەکان دروست دەکات وەکو کۆتا پرسیارکە گۆڤە دەمێ بپرسم ئەو هەڵوێستی ڕێکخراوەکان یاخود با بڵین بۆ چوونە سیاسیەکان هەر لەناو خودی وڵاتەکەیە ڕەزامەندی یاخود نیگەرانی وڵاتانی دیکە بە تایبەتتر با بڵین ئەمریکا لەسەر ئەم یاسایە بارودۆخەکە بەکوێ دەگەیەنێت بەڵێ من با بۆ دەست پێ بکەم من ئامۆژگاری هەموو ئەو هاوڵاتی خۆشەویستانە ئەەکەم کە پەنابەرە کوردە عەرەبە هەر قەڵێکی ترە کایە با لەم کاتیان نێنە خاکی بەریتانیاوە چکە بەڕاستی یاساکە هێن توندە تووشی تەنانەت تووشی سزای یاسایی دەبن ئەمە خاڵی یەکەم و بەشی یەکەمی بەشی دووەمی یاساکەوەنە توندە کە هاوڵاتیەک دێتە ناو ئەم خاکەوە دەتوانم بڵێم شتەکانی ئەوەنە لێ بلۆگەکرێ لە ئێستاە پێشتر بۆ ئێستا زۆر جیاوازە نازام تا چەند قسەکانم بڕون بێت لامان کاتیشە ئێستا ڕێکخراوەکان بوونەتە دوو بەشەوە هەنێ ڕێکخرا و پشتگیری یاساکە ئەکا هەنێ ڕێکخرا و پشتگیری یاساکە ناکە هەنێ ڕێکخرا و دەستخۆشی لە یاساکە ئەکا هەنێ ڕێکخرا و بۆ پیشاندان دەکات دژی ئەم یاسایە کە ئەڵێ ئەوە ئێوە مافی پەنابەریتان پێشێر کردووە و دەتوانین بڵێن هیچ خزمەت گوزاریکی تیانە بۆ پەنابەران لە ڕاستیە تۆ تەماشاکەی مەرۆک ڕێکخرای ڕۆشنبیرانی کورد هاوڵاتی هاتۆتە وڵاتەوە هەر لە ڕێگە تووشی کێشە بووە هەر لە ڕێگە تووشی نەخۆشی بووە یعنی ئێمە هەوڵمانداوە لە ڕێی یاساوە زاریانی پێبەخشین هاوکاری بکەین بۆی کە بچێتە ناو خەستەخانەکان و زیاتر پشتگیری بکرێ بەڕاستی ینی هاوڵاتێکی پەنابەر کە دێتە وڵاتەوە زۆر جیاوازە لە هاوڵاتێکی کە بەڕاستی لە هەمان کاتیشە تەنانەت بەرەی دەستخۆشی بەرەی خەڵک کە بوون بە بەرەیەک دەستخۆشی لەو یاساکەکەن و بەرەیەکیش خۆپیشاندانەکەن لەگەڵ ڕێکخراوەکانە کە دەڵێن ئەم یاسایی ئێوە دەرتان کردووە هیچ خزمەت گوزار نییە بە کۆمەڵانی خەڵک قەومەکانی تری جانی هەر قەومی کورد نیە هەموو قەومەکانی تری هاتوونە سەرخەت تەنانەت ڕۆژانە خۆپیشاندانەکرێت لە لەندەن و لە شارەکانی دیکە بەڕاستی بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ گۆڤە ئەحمەد کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کوردن لە بەریتانیا دووبارە سپاس بۆ بەڕێستان